یەکێتی نیشتیمانی ڕاپرسیەکی کردی 10,000 فۆرمی بەنهێنی تەوزیع کردیە زۆر گرنگاوە هەمووتان دەستی لێوەرگنی قسەکەش باشتر دەکەم لەبەر ئەوەی لەوەیە لەو 10,000 فۆرمەی پرسیاری زۆر جدی طرح کردیە لە هەموو ئەنحای کوردستان بە جدی کردیەوە دیڕاست و چوو یەقی مەکتەبی سیاسی گوتی ئەو نەتیجە نەتیجەکەی چۆنە بری یەک ڕێفراندۆم زۆر لە خەتەردایە لەو ئەوە نزیکەی 10 ڕۆژ دەبی کردیتیان لەبەرچی هەڵوەستەکی زۆر گەورەی کردیەکێتی زۆر ڕاست گوتیان دەبی ڕاوەستی تاو بەو ڕێفراندۆم گەیشت بە نزیک 155 دەنگ زۆر خراپە زۆر خەتەرە ئەی دەبی ناوچە دابڕێنراوەکان لە چ وەزعدابی هەر زۆر خەتەرە ئەوێ دەین کۆمەڵی ئیسلامی چوو بە 13 کورسی دەنجی زۆر زیادی کرد نابی بیکەنە مزایەدا ئەوە یەکگرتووی ئیسلامی هاتووە 4 کورسی یەکێتی نیشتیمانی زەنی هاتووە چەند کورسی بەجێرەی ئەوەیان زیاتر ئاشکرا کرد لە بۆمە پێشتر دەنگت بەچێدا یەکێتی نیشتیمانی ئەو جارە دەنگم نەداوە هاتووە 8 کورسی ئی گۆڕانیان بەیان نەکرد لایەندا هیچ معلوماتەکەم نییە لەوێ بەڵام ئی پارتی دیموکراتی کوردستی 2 کورسی هات بۆ خوارێ ڕەسەن ئەوەیان کردە مەلەفەکی زۆر بەقووەت چوونە لای بەکتری گوتێر کاکە وەزمان زۆر لە خەتەر سیاستتان بە جدی نەگۆڕن شروعی زۆر بەقووەت دانەنێن و وەزع لەوەی دەنێ بەخوای لە 8 کورسیمان کەمتری